خەباب لە ناڕەحەتێکی زۆرە مایەوە تا لە ئەخیرا خۆی ئازاد کرد، نەجاتی بوو لە کۆیلایەتی، ڕزگاری بوو. اینجا بڕیاریدا هیجرەت کە بۆ مەدینە لەگەڵ مقدادی کوڕی عەمرا پێکەوە هیجرەتیان کرد بەرەو مەدینە. هەموو غەزوەکان خەبابی تێیە، لە غەزوەی بەدرە، لە ئوحودا، لە خەندەقە، لە تەبووکە، لە مؤتەیە، لە فەتحی مەککەیە، لە هەموو سوچەکانە تۆ خەباب ئەبینی. لە دوای پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم هەر خەباب ئەبینی. لە زمانی سیدنا ئەبوبەکر لە جەنگی ڕیدەیە، لە زمانی ئیمامی عومەرە، لە فەتحی عێراقە تۆ خەبابی کوڕی ئەرەت ئەبینی، لە فەتحی شامە خەبابی کوڕی ئەرەت ئەبینی، لە خزمەتی خالدی کوڕی وەلیدە خەبابی کوڕی ئەرەت ئەبینی، لە زۆرێک لە مەیدانەکانە خەبابی کوڕی ئەرەت ئەبینی. لە زمانی ئیمامی عوسمانە، لە زمانی ئیمامی عەلیە، چونکە لە زمانی ئیمامی عەلیە وفاتی کرد، هەتا ئەو زەمانە مایەوە. ئەفەرمێ خەباب ئەم کەڵە پیاوە مجاهیدە گەورە پڕۆژەیەکی زۆر گەورەی دانا، بەشی دووەمی ژیانی زۆرینەی کاتەکانی بەم پڕۆژەوە سەرف کرد. هات ماڵەکەی خۆی کرد بە دوو بەش، بەشێکی تەرتیب کرد کە دەرگاکەی لە لای خۆیەوە نەبوو لە شوێنێترەوە، هات هەرچی ماڵ و سەرۆت و سامانەتی لەم ماڵە داینا لە سوچێکە، هۆ خەڵکی فەقیر، هۆ خەڵکی محتاج، منەظەمەیەکی خەیری زۆر گەورە، کێ هەرچی پێویستە، قەرزت ئەوێ، پارەت ئەوێ بیبەی، چیت ئەوێ، لەو ماڵەی منە لەو سوچە پارە هەیە، دەرگاشدا نەخراوە، کێ ئەوێ و چەنی ئەوێ، ئەچێ ئەیبات، کاتی خۆی تەواو کرد بە قەرز بۆ ئەیهێنێتەوە، بە قەرز نەبوو بۆ خۆی، دەرگاتان بۆ کراوەتەوە. هەموو ئەوانەی ئەصحابی حاجات بوون، هەموو ئەوانەی فەقیر و فوقەرا بوون، هەموویان ماڵەکەی خەبابیان ئەناسی و ئەزانی. بۆیە خەباب ئەم پڕۆژەی دووهەمەی عولەما زۆر باسییان کردووە و زۆر لەسەری وەستاون، مؤرخین زۆر لەسەری وەستاون کە ئەو کەسانەی کە سابقی ئەوەل بوون، ئەوانەی کە سابقی ئەوەل بوون واتە سەرەتای ئیسلام مسلمان بوون، دواتر هیجرەتیان کردبوو. ئیمامی عومەر کە حیسەی پارەی دانا بۆ ئەوانەی پارە زۆرتر دانا، معاشی زۆرتری بۆ دانان. معاش لە زمانی ئیمامی عومەر ساڵا نەبوو، تەواو معاشی مانگانە نەبوو، ساڵی یەک جار ئەم کەسە ئەچوو هەموو پێداویستی خۆی بۆ ماوەی ساڵێک وەرەگری، لە جل و بەرگ و پۆشاک و خواردن و هەرچی شتەکان لە ماوەی ساڵێک زەمانەتی ئەدرای و هەموو شتەکانی وەرەگرت. ئەفەرمێ ئەم حیسەیە کە بۆ ئەم دانرا بوو حیسەکە زۆر بوو، خۆی زۆر بە فەقیری ئەژیا، شتی زۆر کەمی بەکارهێنا، ئەوی تری دانا بوو بۆ خەڵکی فوقەڕا هەژار، خۆی لە مەیدانی جیهاد پارەکە وەرەگیرا لە ماڵی فوقەڕایەدا ئەنرا، خەڵکی فەقیر ئەچون چی ئەم پێویست بووە لای ئەو ئەیان برد. طبعا عەدلی ئیسلام زۆر گەورەیە عەزیزانم، والله ئینسان کە لە خزمەت عەدلی ئیسلامە ئەوەستێ یعنی شەرم ئەکات. تەسەوور کە ئەگەر بەیانی پارە تەوزیع کرێ خەڵکە دەوڵەمەندەکە زیاتر ئەوەسێ تا فەقیرەکە. عزەتی فەقیر لە زەمەنی ئیسلامە زۆر بەرزە، تەنازول ناکە، سەری نەوی ناکە. بۆیە عزەتی ئیسلام کە بۆ ئینسانی دروست ئەکا زۆر گەورەیە، ئەوێ بە ڕەنجی شانی خۆی، بە زەحمەتی خۆی ژیان بەسەر بەرێ، بە ناڕەحەتی خۆی ژیان بەسەر بەرێ. بۆیە ئەمەی کە ئێوە ئەمە شەدە بێن لە پێشاوی خۆتان ماڵێ دەرگای کرابێتەوە پڕ بێت لە پارە و ئەنواع ئەرزاق و هەموو شتێک کێویستی بڕۆشتی خۆی بێت و بێتە دەرەوە، یعنی ئەمە ئەی حرەس ئەی دەرگا ئەی هیچ لەمانە نەبوو. ئەمە مجتەمەعێکی موسڵمانە، ئەمە حەضارەتی ئیسلامی. حەضارەتی ئیسلامی ئەم جۆرە کەسانە دروستەکە. خۆ حەضارەتی ئیسلامی بریتینە لە دار و دیوار، بەشێک لە ئیشی ئێمە هەندەسەی ئیسلامی جوانکاریە لە هەندەسە، بەشەکەی تر بریستیە لە هەندەسەی ئینسان، ئینسان چۆن دروست بکرێت. بۆیە ئەبینی خەبابی کوڕی ئەرەت کۆتایەکانی ژیانی لە مەیدانی جیهاد لە مەیدانی بەخشندەی سەرفەکە.